دەنگی کۆسرە و ئامێرەکانی چەقۆتیشکردن بازاڕی جووتقاوەی شاری کەرکووکی داگیر کردووە. جاران ئەم بازاڕە جمەی دەهات لە کڕیار، بەڵام ئێستا بێبازاڕی باڵی بەسەر بازاڕەکەدا کێشاوە. مام فەیزوڵڵا خۆی و باوکی و باپیریشی تەمەنیان لەم بازاڕەدا بەسەر بردووە، بەڵام هیچ کات وەکو ئێستا بێبازاڕ نەبووە. هەر دوکانەکان هەر ئەو دوکانانەیە و کە باو باپیرێ بش بەڕێخستووە. ئێستاکە ئێمە دوکانمانەیە لێرانە هیم باپیرە گەورەمە کە ئەو باپیرە گەورەم تەقریبەن 150 ساڵ بە لە ئێستا کامەرخوای کردەوە. ئەوانەی ڕوو لەم بازاڕە دەکەن زیاتر گوندنشینەکانن، بۆیە دوکانەکانی بازاڕی جووتقاوە بەداس و تەورداس و جۆرەها کەرەستەی تر کە بەشێکن لە کولتوری کۆنی کوردەواری ڕازێنراونەتەوە. گەنگوای گەنجی تازە بەم شتانە نازانی مەسەڵەن ها بە دوایە شای نوێە بە نازانین مەسەن داس چییە تەور چییە ئەم شتانە نازانین. العالم قبل كان يشتري منها بێشتر خەڵکی چەمچەماڵ و حەویجە و دیالە دەهاتن لێرەوە ئەم پێویستیانیان لە ئێمە دەکڕی، بەڵام ئێستا بازار زۆر لاواز بووە وەکو جاران نەماوە. جاران بەرهەمەکانی ئەم بازاڕە هەمووی دروستکراوی نێوخۆیی بوون کە لە ڕێگەی کوورەی گەرمەوە دروست دەکران، بەڵام هەموو ئەو کەرەستانەی ئێستا لە بازاڕەکەدان هاوردەکراوی دەرەوەن. کڕن پرۆژی تاکە بەس کڕین پرۆژە خۆ ئینتاج نییە، ئینتاجمان نییە. ئینتاج لە چینەوە بێنە لە هینەوە بێنێ لە تورکیا بێنێ هەر ئەوەیە کڕین و فرۆشتنە ئینتاج کوانێ. جاران خەمی خۆمانەمان کرد، جاران خۆمانەمان کرد، ئینتاجمان زۆر بوو، ئینتاجمان بەخەوەت بوو، یعنی ئیدارەی مەملەکەت و هیر خۆمان بەڕێمانەوێ. ئەمە فەلاحەتێتی ئەمە زەراعەتێتی ئەمە هەمووی ئیشەکان خۆمانەمان کرد. هەر کەرەستەیەکی دێرینت بووە لە بازاڕی جووتقاوەی کەرکووک دەست دەکەوێ، بەڵام پێشکەوتنی تەکنۆلۆژیا وای کردووە لە ئێستادا کەمتر ئیش بەو کەرەستە دێرینانە بکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.